تەواوی پرۆژەی کۆنفیدرالیزمی دیموکراسی بە شێوەیەک لە شێوەکان پرۆژەیەکە بۆ چارەسەرکردنی ئەو ئارێشە مێژوویە درێژخایەنانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە خۆی لە بەریەککەوتن و بەگژدێکدادان و کێشە و ململانێ ناوخۆی کۆمەڵایەتیەکان لەسەر ئاستی چین و توێژە کۆمەڵایەتیەکانە بینێتەوە و لەلایەکی تریشەوە خۆی لەسەر ئاستی ململانێ و پێکدادانی نەتەوەکان و پێکهاتە جیاوازەکان کە خاوەنی و هەڵگری شوناسی جیاوازن لەسەر ئاستی نەتەوە و پێکهاتەی جیاواز کە زۆر جار پرۆژەکانی ناسیۆنالیزمی بنیاتنرا و ناسیۆنالیزمی دەوڵەتی یاخود دەوڵەت نەتەوە لەسەر ئەساسی تۆخکردنەوەی ئەم جیاوازیانە یاخود هەوڵی سڕینەوەی ئەم جیاوازیانە بە شێوەیەکی تر ویستویەتی کە دۆخێک یاخود فۆرمێک لە پێکەوە ژیان بێنێتە ئاراوەکەم فۆرمە لە پێکەوە ژیان لە ڕاستیە بنیاد نراوە لەسەر دەسەڵاتخوازی بنیاد نراوە لەسەر سڕینەوەی پێکهاتەیەک لە پێناو پێکهاتەیەکی ترا شوناسێک لە پێناو شوناسێکی دیکەیە بۆیە بە بڕوای من وەکوتم مەسلەی ئاشتی یەکێک لە ئەو مەسەلە و پرسە بنەڕەتیانەیە کە پرۆژەی کۆنفیدرالیزمی دیموکراسی و ڕێگەچارەی دیموکراسی و کۆمەلگای دیموکراسی بە ئامانجی کردووە و بەم شێوەیە ئەتوانین تەواوی ئەو پرۆژەی بەڕێزۆجەلان وەکو پرۆژەیەک لە پێناو ئاشتی و پێکەوە ژیانی گەلانە پێناسە بکەین. جگە لەوەی کە تەبان لەسەر ئاستی تاکە کەسی لەسەر ئاستی شەخصی و دەستپێشخەری تایبەتی بەڕێز ئۆجەلان هەمیشە دەستپێشخەری ئاشتی کردووە و لە ڕاستیە بانگەواز و بانگەشەی بۆ ئاشتی کردووە و هەموو دەست پێشخەریەک لە پێناو ئاشتیا یاخود بە ئەو دەستی پێکردووە یاخود ئەو هۆکاری هەرەسەرەکی دەست پێکردنی بووە و هەمیشەوەکو لە مێژووی خەباتی سیاسی ڕزگاری خوازی بە تایبەت باکوورا دەبینین پرۆژەکانی ئاگربەست پرۆژەکانی ئاشتی دانوستانەکان گفتوگۆکان بە تایبەت لە ناو زیندانی ئیمراڵیەوە کە دەستیان پێکرد هەمیشاوە دەوڵەتی تورکیا بۆ ئەم پرۆژانی کۆتایی پێهێناوە ئەم پرۆژانەی شکست پێهێناوە بە جۆرێک لە جۆرەکان بۆ مەبەستی تاکتیکی بۆ مەبەستی کاتی بۆ بەڕێکردنی سیاسەتێکی دیاریکراو و پیلانگیڕێکی نوێ ئەو پرۆژەی دانوستان و ئاگربەست و ئاشتیانەی بەکارهێناوە لەلایەن خۆیەوە. ئێمە کرێ بڵین بەڕاستی دوو مەفهومی سەرەکیمان بۆ ئاشتی هەیە. ئاشتی بەپێی پێناسا بەپێی تێگەیشتنی سەرمایەداری و زلهێزەکانی دنیا بریتە لە مسۆگەرکردنی تیجارەت و بازرگانیەکانی خۆیان مسۆگەرکردنی مژینی خوێنی گەلان و گرتنەبەری کۆمەڵێک ڕێوشوێن کە تایە گەلان و جیاوازیەکان و پێکهاتە کۆمەڵایەتیە بندەستەکان بێدەنگەکرێن تا ڕادەیەکی زۆر ئەو دەوڵەت نەتەوانەی کە هەن ئەو میکانیزمانە ئەخرێتە بەردەستیان کە لە ڕێگەیانەوە تەبان ڕاگەیاندنی یەکێک لەو ڕێگایانەیە شەڕی تایبەت یەکێک لەو ڕێگایانەیە و هەموو هێزە سەرکوتکارەکانی تری دەوڵەت لە چوارچێوەی وەزارەتی ناوخۆ وەزارەتی بەرگریشدا تەنانەت ئەو ڕێگا و ئامڕازانن کە بەکارهێنرێن بۆ سەرکوتکردنی گەلان و بێدەنگکردنی ئەو جیاوازیانی و ئەو ناکۆکیانەی کە لەسەر ئاستی کۆمەڵایەتی هەن و لەسەر ئاستی نەتەوەی و پێکهاتە کۆمەڵایەتی جیاوازەکان هەن بەرامبەر بەمە ئێمە ڕێگایەکی ڕاستەقینەی ئاشتیمان هەیە کە بڕاستی لەناو ئەو پرۆژەی وەکوتم کۆنفیدرالیزمی دیموکراسیە خۆی دەنوێنێ کە ئاشتیەکە لەسەر ئەساسی ئازادی ئاشتیەکە لەسەر ئەساسی دیموکراسی لەسەر ئەساسی پێکەوە ژیانێکی ڕاستەقینە لەسەر ئەساسی تەقاندن و بڵاوە پێکردنی بنکە و پنتە هەرەسەرەکیەکانی دەسەڵاتخوازی و قۆڕەخکردن و سەرکوتکاری کە هەمیشە نەتەوە سەردەستەکان و زلهێزەکانی دنیا لە چوارچێوەی پرۆژەی کۆلۆنیالیزم و ئیمپریالیزم و داگیرکاری ناوخۆ و دەرەکیە پرۆژەیەکی لەم شێوەیان بەڕێوە بردووە بێگومان بۆ سەرمایەداری جیهانی ئاشتی بریتە لە مسۆگەرکردنی وەکوتم ئاڵوگۆڕی کاڵاکان مسۆگەرکردنی ساختکردنەوەی کاڵاکان مسۆگەرکردنی ئەو بازرگانیە ناڕەوا نێودەوڵەتیەی کە لە ئارایە بەڵام بۆ گەلانی بندەست بۆ گەلانی ڕزگاری خواز و ئازادی خواز بۆ مرۆڤی یەکسانی خواز و دادپەروەری خواز ئاشتی وەکوتم لە ئازادیە لە دیموکراسیە لە هاوسەنگی ڕاستەقینەی پێکەوە ژیانی کۆمەڵایەتیە لە پێکەوە ژیانی ڕاستەقینەی گەلان و بڕیاردانی گەلان لە چارەنووسی خۆیان و خۆسەروەری و خۆبڕێوەبەری و لەو پرۆژانە بەرجەستە ئەبێ کە تایە مرۆڤ توانێت ڕازگۆیانە بڵێ شوناسی خۆی کەسایەتی خۆی ئیرادەی خۆی توانای خۆی بۆ گەڕاوەتەوە جارێکی تر.